بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست بەخێر بێن. ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە پێش 119 ساڵ لەمەوبەر میقداد مەدحەت بەدرخان یەکەم ژمارەی لە یەکەم ڕۆژنامەی کوردی بەناوی کوردستان بڵاو کردەوە. سڵاو لەو هەنگاوە مەزنە و پیرۆزباییش لە تەواوی ڕۆژنامەنووسانی کوردستان. ئێمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ لە هەنگاوێکی نوێدا و بۆ ڕێزگرتن لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و ڕۆژنامەنووسە ڕازگە و گوێرەکان خەڵاتی کوردستان بۆ ڕێزنان لە ڕۆژنامەنووسان ڕائەگەیەنین. ئەمڕۆژ لە 22/4/2017 119 ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان یەکەمین دیداری بەڕێوە بین. ئێستا بەڕێزان کاک ئەنوەر سەنگاوی، بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر، بەڕێز شوان هەورامی با بفەرمون تەشریف بێنە ئێرە دانیش. فەرمون. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست بەڕێز فاروق عەلی، بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ و تێی بەخێرهاتنمان پێشکەشەکات، با بفەرمێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سپاس و ستایش بۆ خۆی گەورە و میهرەبان و بە هەزاران درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ سەر هەموو هاوڵ و شوێن کەوتوانی هەتا ڕۆژی دوایی. ئامادەبوانی بەڕێز، خوشکان، برایان، السلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوه. خۆشحاڵم بە ناوی خۆم و تەواوی هاوکارانم لە تۆڕی میدیایی کۆمەڵ کە لەم دیدارەدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبین. دیداری ئەمڕۆمان تایبەتە بە ساڵڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوە کە 119 ساڵ پێش ئێستا بنەماڵەی بەدرخانیەکان توانیان لە تاڕاوگا لە کەش و هەوایەکی دژوار و سەختدا کە بەسەر جیهانی ئیسلامی بە شێوەیەکی گشتی و بەسەر گەلی کووردا بە شێوەیەکی تایبەتی هاتبوو. لەو بارودۆخەدا ئەوان بیریان لەوە کردەوە بەوەی کە چۆن بتوانن خزمەت بە گەلی کورد لە ڕێگەی نووسین و ڕۆژنامە و بڵاوکراوەکانەوە بکەن. هەرچەندە ڕۆژنامەگەری کوردی چەند ساڵێک لە پاش ڕۆژنامەگەری جیهانیەوە سەری هەڵداوە، بەڵام هەنگاوی بنەماڵەی بەدرخانیەکان جێگەی ڕێز و تەقدیر و پێزانینە. ئێمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ ستایشی ڕۆڵی بەدرخانیەکان دەکەین، هیوادارین کە ڕۆژنامەنووسان بتوانن درێژە پێدەری ئەو کاروانە بن کە ئەوان دەستیان پێکرد. سپاسانەکەین کە بەدەم بانگێشتەکەی ئێمەوە هاتن لەم دیدارەدا کە دیدارێکی تایبەتە بۆ ڕێزلێنان لە ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی شاخ کە لە تاراوگە ئەوانیش ئیقتیداءن بە ئەو هەنگاوەی کە میقداد بەدرخان و هاوڵەکانی نایان، دیارە ئەو ڕۆژنامەنووسانەیش کە ئێمە ئێستا ئەمڕۆ یادیان دەکەینەوە و بەسەریان دەکەینەوە و ڕێزلێنانیان پێدەدەین، ئەوانیش لە تاڕاوگە لە دەرەوەی هەرێمی کوردستان توانیان ڕێڕەوەکەی ئەوان بگرن. زیادە ڕۆیی ناکەین ئەگەر بڵێن خۆمان بە میراتگری ڕاستەقینەی ئەو شێوازی کارکردنەی بواری ڕۆژنامەگەری دەزانین کە بنەماڵەی بەدرخانیەکان ئەنجامیاندا.
چونکە ئەوانیش لە یەک کاتدا هەم خەمی ئاینی کۆمەلگا و خەمی نەتەوە و خەمی نیشتمانیان پێوەکەوە گرێدا بوو. خۆمان بە میراتگر و درێژە پێدەر و تەواوکاری ئەو هەنگاوە دەزانین کە ئەوان دەستیان پێکرد. وەک ڕێز و پێزانینێک بۆ کاری ئەوان و لە یادنەکردنی ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئیسلامیانە دەیانویست کاری ڕۆژنامەنووسی بکەن و لەو سۆنگەیەوە لە خەمی نەتەوە و نیشتماندا بوون لە ڕابردوودا ماندوو نەناسانە کاریان کردووە. ئێمە لە تۆڕی میدیایی کۆمەڵ بڕیارماندا خەڵاتێکی ساڵانەمان هەبێ و خەڵاتەکەشمان ناونا کوردستان. ئەمەش لە ساڵیادی دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی و بە هەمان ناوی ڕۆژنامەکەوە وەک وەفاداریەک بۆ مێژووی کاری ڕۆژنامەنووسی کوردی. یەکەمین خەڵاتیشمان تەرخان کرد بۆ ژمارەیەک لەو ڕۆژنامەنووسانەی لە سەردەمی شاخ و لە چوارچێوەی ڕاگەیاندنی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی کاریان کردووە. بێگومان ئەو بەڕێزانەی لەو کاتەدا ڕۆڵیان گێڕاوە زیاتر بوون لەو کەسایەتیانەی ئێستا خەڵات دەکرێن. بەڵام بۆ ئەم ساڵ و لە وڵاتی کوردستان بەردەوام دەبێ و لە ساڵانی داهاتوودا ئەوانی تریش بەسەر دەکەینەوە. خەڵاتی کوردستان خەڵاتێکە لەلایەن تۆڕی میدیایی کۆمەڵەوە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا و لە 22 نیسانی هەموو ساڵێک پشتیوان بەخوا دەدرێتە ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان. ئومێدمان وایە لە ئایندەدا خەڵاتی کوردستان فراوانتر بکەین و هەموو چین و توێژەکانی کاری ڕۆژنامەنووسی بگرێتەوە. ئێمە خۆمان بە قەرزداری ئەو کەسایەتیانە دەزانین کە لە ڕابردوودا و بە کەمترین پێداویستیەوە کاری ڕۆژنامەگەریان کردووە. من بۆ خۆم زۆر باشم لە یادە ئەو کاتێ بە تایبەتیەوە بە ڕێزانە کە لە شاری سنە گۆڤاری دەنگی باوەڕیان دەردەکرد بە دەستگایەکی چاپ کە زۆر سادە و ساکار بوو. ئەو برایانێکە ئیشیان لێ دەکرد کە لێرە حزوریان هەیە ئەو نە جیازەکە سادە و ساکار و کۆن بوو هەموو دەست و دەموچاویان ئەو کاتەکە گۆڤارەکان دەردەکرد دەبوو بە مرەکەب. بەڵام لەگەڵ ئەوەش توانیان لەو کاتە جێدەستی خۆیان لە ڕۆژنامەگەری کوردیە بنەخشێنن. دیارە ڕۆژنامەگەری ئیسلامیەکان تەنها خۆی لە بیرروباوەڕ و عەقیدەی ئیسلامی نەتەوەکە خۆی نەبینیوەتەوە. وەکو ئەوەی میقداد بەدرخان و هاوڵانی چۆن بیری ئاینیان هەبووە، بیری نەتەوە و خزمەتکردن بە نەتەوە، بیری خزمەتکردن بە نیشتمانیان لە ئەستۆ گرتبوو. بۆ یاگەر تەواوی لاپەڕەکانی تەواوی ژمارەکانی دەنگی باوەڕ لەو کاتا ببینی هەستەکەی تەواوی چمکەکانی ژیانی کوردایەتی و ئاینداری و نیشتمان پەروەریان لەخۆ گرتووە. ئێستاش لە پاش 25 ساڵ لە حکومڕانی خۆماڵی کوردی لەگەڵ ئەوەی لە دەسەڵاتی سیاسی هیچ جۆرە هەنگاوێکی ئەرێنی نەناوە لە پێناو باشترکردنی ڕەوتی ڕۆژنامەنووسی بە پێچەوانەوە ڕەنگە زۆرترین کۆسپی دروست کردبێ لە بەردەمیدا. بەڵام بە هەوڵ و ماندووبوونی نووسەران و ڕۆژنامەنووسان توانراوە کاری ڕۆژنامەگەری تا ئەندازەیەک بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. بۆیە لە یادی 119 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی دەخوازین دەسەڵاتداران لە بری ڕێگری لە ئازادی ڕۆژنامەنووسی و بربەستخستنە بەردەم دەستگاکانی ڕاگەیاندن لە ئەنجامدانی چالاکی و ڕووماڵکردنی ڕووداوەکان دەرفەت بڕەخسێنن لە بەردەم تەواوی دەستگاکانی ڕاگەیاندندا بەبێ جیاوازی و بە یەکسانی لە ڕووماڵکردنی ڕووداوەکاندا و چیتر لە سایەی ئەم دەسەڵاتە کوردیەدا ڕۆژنامەنووس تیرۆر نەکرێ، نەڕفێنرێ، ئازار و ئەشکەنجە نەدرێ. شکۆدار بێ یادی ڕۆژنامەنووسی کوردی جارێکی کە سپاس و پێزانین و خۆشەویستیمان بۆ ئامادەبوونتان لەم دیدارە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. سپاس بۆ بەڕێز حاجی فاروق بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ. ئامادەبوانی بەڕێز ئێستاش کاک ئەنوەر سنگاوی
ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە نوێنەرایەتی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان وتەیەک پێشکەش ئەکات. بۆ لەوێ دانانی الو 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 الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. براني بريس وشكاني بريس الله إخواتان ليبي بناوي أميري كومالي إسلامي كردستان جناب مامۆستا عەلی باپیر بەخێراتنی هەموو لایەکتانەکەین و دەستخۆشی گەرممان هەیە بۆ بەڕێز بەرپرسی تۆڕی میدیایی و ستافی تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ سازدانی ئەم ئاهەنگە و ئەم ڕێزلێنانە لە ڕۆژنامەنووسە دێرین و خەباتکارەکانی پێشووی ڕابوونی ئیسلامی کە بەڕاستی جێگەی ڕێزە و لەم یادەوەری ئەمڕۆ کە یادی 119مین ساڵ ڕۆژی ڕۆژنامەنووسی کوردیە ڕۆژنامەگەری کوردیە کارێکی پیرۆزە و هەنگاوێکی گەورەیە جێ ڕێز و تەقدیر و پێزانینە لامان. هەروەها هەر بەناوی بەڕێزیان پیرۆزبایەکی گەرمەکەین لە ئەو برا بەڕێزانەی کە دەستنیشان کراون بۆ خەڵاتکردن لەم بۆنێدا دەستخۆشیان لێ یەکەین و پیرۆزبایان لێ یەکەین هەم بەناوی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەم بەناوی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەقدیر و ڕێزی بێپایانمان هەیە بۆ خەباتیان و ئەو کاروانەی ئەوان دەستیان پێکرد ئەمڕۆ ڕاگەیاندکارانی دوای ڕاپەڕین بەرهەمەکەی ئەچنەوە و ئەمڕۆ ئەوان درێژە پێدەری برایانی تریان درێژە پێدەری کاروانەکەیانن هاوشان لەگەڵ بەڕێزیانە. لای هەموو لایەک ئاشکرایە ڕۆڵ و کاریگەری ڕاگەیاندن لە ژیانی سیاسی کۆمەڵگە کە بەڕاستی ئەمڕۆ ناوزە دەکرێت بە دەسەڵاتی چوارەم کاریگەری گەورەی هەیە و ئەتوانێت ساحەی سیاسی هەموو میلەتێک هەموو وڵاتێک بجوڵێنێ و جەماوەری میلەتەکەی خۆی ئاشتا بکا بەڕاستیەکان. بۆیە لەو قۆناغە سەختەی ڕابردووە لە خەباتی شاخ کە ئەو برا بەڕێزانەمان ئەمڕۆ خەڵاتەکرێن ڕۆڵی کاریگەری گەورەیان بووە لەگەڵ ئەو هەموو فشار و ئەو هەموو زوڵم و زۆرەی لەلایەن ڕژێمی پێشووە ئەکرا لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان چەندێک تێکۆشانی ڕاستەقینە و خەباتی شۆڕژگێڕانە کاریگەری بووە لەسەر ئەو ڕژێمە ڕاگەیاندنیش ڕۆڵێکی گەورەتری بووە و لەوە ئەتوانی بڵێن ڕۆڵی لەو کەمتر نەبووە. بۆیە ڕاگەیاندنی ئیسلامیش لەم نێوەندەدا توانیوێتی ڕۆڵی گەورەی بەرچاوی خۆی هەبێت و بتوانێت لە ڕیزی ڕاگەیاندنەکانی تر لە هەرێمەکەمان ئەسپی خۆی تاوبا و بتوانێت خۆی بێنێتە پێشەوە بتوانێت بەو بەرنامە و نەهجەی کە پێیەتی خزمەت بە کۆمەڵگەی کوردی و موسڵمانانی کوردستان بکە. برای بەڕێزم کاک حاجی فاروق ئاماژەی پێدا لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە بە درێژایی مێژووی خەباتکردنیان تا ئێستا هەم مەحروم بوون هەم مەغدور بوون لەلایەن بەداخەوە دەسەڵاتە پێشۆکان کە لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی باڵی کێشاوە بەسەر هەڵسوکەوت لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە گەمارۆدان بووە فشارخستنە سەریان بووە ئەمەش بەڕاستی
لایەنی ڕاگەیاندنکارانیشی گرتووەتەوە بە شێوەیەک لە شێوەکان و تەسیری ڕاستەخۆی لەوانیش کردووە بۆیە ئەوانیش بەڕاستی بێبەش نەبوون لە مەحرومیەتە و ئەمەش وای کردووە کە ڕاگەیاندنی ئیسلامی بەو تموحی هەیەتی نەتوانێت هەنگاو بنێ کە تموحی گەورە بووە کە خزمەتکردنی گەورە بووە بە هەرێمی کوردستان و بەڕاستی ئێمە ئەوەی جەماوەری کوردستانیش توانن ئەو شایەتی ئەدەن و جەماوەری موسڵمانان ڕاگەیاندنی ئیسلامی ڕۆڵێکی باشیان بۆ وەتوانیویانە حتا ئەندازەیەکی باش بێلایەنانە جەماوەری کوردستان لە ڕووی هەواڵ و بارودۆخی هەرێمی کوردستان و لە ڕووی ڕاگەیاندنەوە ڕۆڵ ببینن و ئەوەی کە پێوەەر بێ ئەوەی کە قیاس بێلایەن خزمەتکردن بووە و گەیاندنی هەواڵ و ڕاگەیاندنی کە ڕاستەقینە بووە بە جەماوەری کوردستان بۆیە ئەم پێزانینەی ئەمڕۆ ئەم ڕێزلێنانەی ئەمڕۆ لەلایەن تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ ئەو بەڕێزانە کە نمونەیەکی یا مشتێکە لە نمونەی خەروارێک ئەمە بەڕێزگرتنە و ڕێزلێنان و بە سیرکردنێکی ڕێزلێنانەیە بۆ ئەو برا بەڕێزانەوە بۆ ڕابردووی تێکۆشانی ئەو برا بەڕێزانە کە کاریان کردووە لە کۆتاییدا دەستخۆشیەکەم لە تۆڕی میدیایی کۆمەڵ بەم کاریان و بەم هەنگاوە پیرۆزەیان ومێدەوارین بتوانین لە داهاتووە هەنگاوی چاکتر و بازنەی ڕێزلێنانەکان فراوانترکەن بۆ هەموو ئەو برا و خوشکە بە ڕێزانی ڕابردووە ڕۆڵیان بینیوە دەوریان بینیوە و هەروەها دەستخۆشیشیان لێکەین بەوەی کە خەڵاتەکەیان ناو خەڵاتی کوردستان ئەمەش خۆی بۆ خۆی گیانەکردنەوەی ڕاگەیاندنکارانە و پێنەدانی مۆرکێکی تایبەتە بە ڕاگەیاندنکار بەڵکو ئێمە وەکو ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی بیرەکەینەوە و هەموو کوردستان و هەموو ڕاگەیاندنی کوردی هەوڵەدەین لە بۆتەیەکا کۆ بکەینەوە و خزمەتی تیا بکەین خوای گەورە هەموو لایەکتان سەرکەوتووکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادەبوانی بەڕێز ئێستاش بەڕێز دکتۆر هەواڵ ئەبووبەکر بابەتێکمان لەبارەی مێژوو ڕەوتی ڕۆژنامەگەری کوردیەوە پێشکەشەکات خۆی بەشدەبان پیرۆزبایی ئەم ڕۆژە لە ئەمەوەی ئامادەبانی بەڕێز و ئەو ئازیزانەشی بە لێژایی مێژوویەک ڕۆژە لە ڕۆژان زمانیان بە کوردی بژاوە یەکێبوون لەو نەتەوانەی خۆی گەورە دروستی کردوون و شارستانەتی دووهەمی یاوەتە دەست ئەوان لێوە تا ئەمڕۆ لە هەموو لایە پیرۆز بێ بە تایبەتی ئەو ڕۆژنامەنووسانەی کە ئیستا پێشمەرگە ئاسا بە گیانێکی خۆنەویستانەوە قوربانی ئەدەن لە پێناوی دەستخستنی ڕاستیەکان بۆی بتوانن بە وردی و بێلایەنانە و بابەتیانە زانیاریەکان بگوێزنەوە. خی گەورە فەرمێن یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. بەداخەوە ئەگەر فاسق لە ڕابردووە تەنیا زانیاری و هەواڵی هێنابێتەوە کە زانیاری و هەواڵەکانی ڕاست نەبوو بن کۆمەلگایەکی زۆری تووشی بەریەکەوتن و جەهالەت و نەزانین و شەڕ و ئاشوب کردبێ و دوجار زانەکانیش لەوەی بە قسەیان کردووە پەشیمان بوو بن ئیسا نەگەر فاسق فاسید و فاجر نەکەر هەواڵ ئەهێنن زۆر جار حکمەکەن وڵات بەڕێوە بن دام و دەستگای میدیایی گەورەیان هەیە لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیە جا لە ئیستا ئێمە سەربەرز بووین بەوەی منەوەرانی ئێمە خەریکی ئەمە بوون ئامانجیان سێ بنەمای سەرەکی بووە بیریان کردوتەوە لە ڕێی چیەوە ئەم دەردانی ناو کۆمەڵگای کوردەواری وەکویشە لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان چارەسەر بکەن سێ دەردی کۆمەڵایەتیان دەستنیشان کردووە کە پێیان وا بۆ سەرچاوەی هەموو
دەرد و بەریەکەوتنە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و فەرەنگی و کەلتوریەکانی کۆمەلگاکەی ئێمە. ئەویشیان یەکەمیان دەردی نەزانی بووە، دووهەمیان هەژاری بووە، سێهەمیان دووبەرەکی بووە. ئەم سێ دەردە ئێستاشی لەسەر بێ نەکەیە، ئێستا بە سیستەمەکێ. حکومەتێکمانەیە خەڵک هەژارەکە، حکومەتێکمانەیە زانا نەزانەکە، حرمەت بۆ زانا ناهێڵێ، و حکومەتێکمان هەیە کە تا ئەم دەقەیەک ژیانی دووبەرەکی و سێبەرەکی و چواربەرەکی نەک تەنیا لە ململانەی سیاسیە هێش بێتەوە، ئاشتی کۆمەڵایەتیشی تێکگاوە بردوێتێ ناو هەموو ماڵێکەوە، هەموو خێزانێکەوە، هەموو ئەندامانی ناو یەکە بچووکەکانی کۆمەڵگاکانی ئێمەش. ئەم مێژووی ئێمە لە ساڵی 1898ەوە وەکو دۆکۆمنت دەستپێکە. من خۆم بڕوام وایە ئەزمموی ڕۆژنامەگەری ئێمە پێش مێژووی ڕۆژنامەگەری ئێمە کەوتووە. ئەگەر میقداد میدحەت بەدرخان و عەبدوڕەحمان بەگی برای و ئەوانەی بەشداریان لەگەڵ لە دەرکردنی کوردستانان کردووە و ئەوانەی دوای ئەوان درێژیان بەو ڕەوتەیەوە لە پیرەمێردی نەمر و منەوەرانی تری ئەم وڵاتەوە ئەزمموونێکی گەورەی کاری ڕۆژنامەگەریان هەبووە و دوجار ئەم ئەزمموونیان تەوزیف کردوتە ناو کاری ڕۆژنامەگەری کوردیەوە. ئەم بەڕێزانە بەشێکی زۆریان لە ڕۆژنامەکانی ئەو سەردەمەی دەوڵەتی عوسمانیە نووسیویانە، بەشێکیان لە ڕۆژنامە ئەوروپیەکانی وەکو تانی فەڕەنسی و ئەوانەیە بەشداریان هەبووە، لە وڵاتە ئەوروپیەکان کە بڵاوکراوە هەبووە بەشداریان کردووە. دوای بیریان کردوێتەوە ئێمە کۆمەلگایەکمان هەیە، کۆمەلگایەکی لەفزیە، کۆمەلگایەکە تەنیا قسە ئەکا، شت تۆمار ناکاوە، شت بە دۆکۆمنت ناهێڵێتەوە. مێژوویەکی هەیە تعریب و تەتریک و بە فارسی کرا و هەر میلەتێک هاتووە هەر لە سەردەمی داگیرکاریەکانی یەکەم جارەوە لە شەڕی شاڵدێرانەوە کە یەکەم دابەشکاری لەسەر جوگرافیای کوردستانێتەکایەوە تا بە ئەم ڕۆگە هاتووە ئەو سامانە نەتەوەیە ئەو زمان و فەرەنگەی تۆوەتە کە من ئەمە وەکو لایەنی زانستیڵێم سێ چیرۆکەن کە ئاماژە بۆ سۆمەریەکانەکەن و شارستانی سۆمەریەکانەکەن کە گەلگامێش و تۆفان و خالیقین لە سەدا هەشتای ئەو شانەی لەناو چیرۆکانەیە بەکار هاتوون. ئێستا کورد ئیمڕۆ تاکە میلەتە بەکاریان نەهێنێ، یعنی لەناو شەکانی ئێوەی بەڕێزە بەکاریان نەهێنین. بۆیە من نەتوانم لێرەوە بڵێم کە ئێمە جگە لەوەی کەشتی نوح لەسەر جوودی نیشتۆتەوە خاوەنی شارستانێتی دووهەمین، چکە ئەوەی تا ئێستا ئاسەوار ناسەکان سەلماندویانە لەو مێژوە تازەیە ئاشووریەکانن کە جارێکی تر هاتوون شارستانێتی ئەم ناوچەیان بژانوەتەوە. ئەمە بۆ وانە کە ئێمە خۆمان وێڵداشێ بەستینەوە بە شتێکی وەهمی کە نیمانە، بەڵێ هەمانە ونمان کردووە و ڕازگۆیی ئەوەی کە هەمانە ونمان کردووە ئەگەر ئێمە سەرچاوەکەمان ڕوون نەبووە نەئەمەین، چکەوەی بەرامبەر بە ئێمە کراوە لە درێژایی مێژووە بە تایبەتی لە حەزارەتی دووهەم و بە تایبەتی لە 2000 ساڵ لەمە پێشەوە تا بە ئیستاگا ئەبوو کورد نەمایە بەڕاستی. ئەوەی بەعز بەرامبەر کوردی کردووە، ئەوەی دەوڵەتان بەرامبەریان کردووە، ئەوەی کە ئەویان کردووە کوردە بۆیە کێ لەو میلەتانە بۆ ئێستا پاکلاو بکرایەوە نەژادی نەمایە. بەڵام کورد ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی زیاتر بەهێزترە و ئامادەیەکەی لەو ڕۆژگارانە زیاترە. بەدرخانیەکان وشارانە بیریان کردوێتەوە لەبەر ئەوەی کە دەوڵەتی عوسمانی کاتی خۆی هەر میلەتێک بە زمانی خۆی بینوسایە، لەگەڵ ئەوەی بەداخەوە خۆیان زمانی ڕسمیان عەرەبی بووە و زمانی ئەدەبیاتیان فارسی بووە، زمانێک نەبووە ناوی زمانی تورکی بێ و زمانی تورکی زمانێکی زۆر زۆر تازەیە، ئەدەبیاتی پێ نەنووسراوە، تەنانەت کە خۆیان ئەگەڕێنەوە بە فۆلکلۆری خۆیان کە فۆلکلۆر ڕمقێکی زۆر کۆنی هەیە. لەگەڵ سەرەتای دروستبوونی ئەو نەوەتەوانەیە فۆلکلۆر دروست دەبێت، چکە میلەتەکە هەمووی خاوەنیەتی کەسێکی دیاریکراو خاوەنی نییە. تورک لەوەشە بەڕادەیەکی پێشکەوتوو نەبوون. وەکوتم زمانی ڕسمی دەوڵەتی عوسمانی عەرەبی بووە، زمانی ڕسمیان تا و ماوەی ئەخیریش زمانی ئەدەبیاتیان فارسی بووە و ئەوەی باسی میلەتی خۆی کرد بێ بە شعوبیەت ناویان بردووە. دەرفەتێک ئەکرێتەوە بۆەوەی میلەتەکانی ناو دەوڵەتی عوسمانی بە تایبەتی لە دوای مەشروطەی یەکەمەوە بە زمانی خۆیان بنووسن بخوێنن. ئەم بەڕێزانە بیرەکەنەوە لەوەی کوردی ژێشێک بێ لەوانەی کە بڵێ من هەم واتە دەرکردنی کوردستان، ڕۆژنامەی کوردستان مانیفێستی بوونی نەتەوەیەکە لە ناو دەوڵەتی عوسمانیا کە ناوی کوردە، خۆی ئەعلانکردنی نەتەوەیەکی ڕەسەنەکەڵێ منیش هەم چۆن نەتەوەکانی تر هەن منیش هەم. بەدوای ئەوە بەکارهێنانی ئامڕازێکە کە ئەوان دڵنیا بوون لەوەی لەو سەردەمەیە ژمارەی خوێندەوارەکان بە پەنجەی دەستێک بژێراون، ڕۆژنامەیە کە چاپی بکەیت و تۆ قوتابخانەت نییە،
تۆ خوێنەواریت نییە ڕۆژنامە پێویستی بە خوێندنەوەیە هێشتا ئێزگەدا نەهاتووە لە دنیاە ئەوە نییە تۆ لە ڕێی هەستەورەکانی ترەوە بتوانین زانیاریەکان وەرگری ئەی باشە بۆ ئەمانەیەن ڕۆژنامەیەک بنووسین بە چاپکرا و بڵاوەکەنەوە بە دڵنیاییەوە ئەڵێم ئەوان بۆ ڕۆژگاریان بڵاو نەکردوێتەوە بۆ دۆکۆمنتێک و مانیفێستێکی مێژووی ئیستایان نووسیوە واتە چۆن بەرداخەوە ئیستاش کە بە زۆر لایەن ئەڵێ تۆ بۆ ڕۆژنامەت هەیە ئەڵێ بۆی سپێنێ خەڵکە دراسیم لایەنە سیاسی منی کرد شتێگە بێچێتەوە سەری واتە بەداخەوە ئێمە ڕۆژنامە بۆ مێژوو دەرەکەین لە کاتێکا ڕۆژنامە ناوی خۆی بەخۆیەوەیەتی نامەی ڕۆژە باسی ئیستاکە نەیەت بە خەیاڵتڵاوی ئایندە بمانژێنێ نەیەت باس سەرۆرەکانی ڕابردوو بکە و نەتوانێت لی بێتەوە بۆ ئیمڕۆیە قسەکردنە لە ئەمڕۆ میسرەکان ئەڵێنە و هەواڵەی ئەمڕۆ بە پارێز بێنێ بە خۆڕایش کەس نایەوێ چکە بەسەرەچێ تەواوە بێ بەڵام من بە ڕێزانە زانیویانە کە ئێمە میلەتێکی لەفزین شتەکان تەنیا دەماودە مەڵینەوە و دوایە و کەسە بە ڕێزانی کە شتیان لەبەرە وەفاتەکە نەمرن ئیتر سامانی میلەتی ئێمە هەمووی لە ناوەچێ خاڵی یەکەم هاتوون ئەمەیان کردووە لەمەیە دەستیان بۆ شتی زۆر گرنگ بردووە لەو سەرۆتارانی نووسیویانە دنیابینی ئینسانی کوردیان بۆ ئەو سەردەمەی خۆیان بڵاو کردوێتەوە کورد چۆن سەیری دەوڵەتی عوسمانیەکە چۆن سەیری دوژمنەکانی دەوڵەتی عوسمانیەکە چۆن سەیری گۆڕانکاریەکانەکە چۆن سەیری هەواڵەکانەکە چۆن سەیری مێژووی خۆیەکە هاتوون ئەمانە بۆ نمونە مەموزینی ئەحمەدی خانیان بە حەڵقات بڵاو کردوێتەوە کە ئەگەرەوە بە ڕێزانە بڵاویان نەکردایەتەوە هەموویە فەوتا چونکە دەسەڵاتدار و سەڵتستانەکانی ئەو کاتە ئەحمەدی خانیان دەرمان خوار کردووە کوشتویانە لەبەرەوەی کەسێکی ڕیفۆرم بیست بووە پێی وا بۆ توێتی کورد نابێ بچێ بێ بە جەنگاوەری ئەم دەوڵەتە و نابێ وڵاتەکەی بکا بە مەیدانی شەڕێکە هیچ بەرژەوەندی لەوەنی ئەو قسانەی کە ئیستایەوە ئەیکەن منەوەرانی ئەم سەردەمایکەن سوڵتانەکان پیان ناخۆش بووە پێی وا بووە سوڵتان نەخوایە نەنێنەری خوایە بەڵکو کەسێکە دانراوە بە مەزاجی خۆی حکمەکە هیچ پێویست ناکە خەڵکی تاعی بڕیارەکانی سوڵتان بکە زۆر شتی گرنگی لەمانە کردووە کە بە تایبەتی ئەمە مێژووی خۆمانمانۆکو خۆی نەخوێنوەتەوە وازاین ئەحمەدی خانی کەسێکە و باسی عشق و دڵداری مەموزینێکەکە و بەداخەوە هەمی جار ئیسلامیانەی وەکو بەڕێزیشتان زۆر خستویانەتە پشتەوە تەنانەت ئەکادیمیەکانیش ناتوونەتە سەری لە هەر دەقێکە ناوی خۆ پێغەمبەریان بینی بێ دەرمە سەر و دکتۆریان لەسەر نووسیوە بەڵام ئەو فەرهەنگە دەوڵەمەنە گرنگە کە ریفۆرمی ڕاستەقینە ریفۆرمێکی دینی بووە بۆ گۆڕینی مجتەمع بەڕاستی زۆر کەم لای لێکراوەتەوە من گلەیەکە بە مەسئولیەتەوە لە هەموو ئەو خەڵکانەیە کەم کە پاشگرێکی ئیسلامیان بەخۆیانەوە ناوە کە من خۆم لەگەڵی نیم چکە تۆ هاوڵاتیە وڵاتەیە بێ دراسە لە هەموو شتێکی وڵاتە بکەی دینی ژۆک و جوزێک لەمە دراسە بکەی ئەدەبیاتی ژۆک و جوزێ لەوە دراسە بکەی شەرمت نەبێ لەوەی کە ڕابردووی خۆت چۆنە بیژەڕیتەوە تەنیا لەبەرەوەی پیان وایە باسی عشقی مەموزینەکە ئیتر محمەدی خانی بەڕاستی وەکو پێویست نەخوێنراوەتەوە مەلای جزیری وەکو پێویست نەخوێنراوەتەوە نالی وەکو پێویست نەخوێنراوەتەوە خانای قوبادی وەکو پێویست نەخوێنراوەتەوە مەلا عەبدولکەریم دەڕیس قەبری پڕنور بێ مەگەر یەکێک ئەوەی ژۆک و ڕیفۆرمستانی وەکو محمەدی خانی وا بووە دەستی بۆ بردوونە ژینای ستا بە دڵنیایی تێتان ئەڵێم تێکستەکانیشمان لەبەردەستان نەئەمانی سامە بین لێکۆڵینەوەی لەسەر بکەین ئەم بەڕێزانە هاتوون بۆی نەزانی نەهێڵن تۆفلەر لە سەرەتای 2000ەکانە کتێبێکە نووسێ بە ناوی ئاراستەی سێهەم ئەو لەوێ ئەڵێ هەتا زانیاری زۆرتر بکرێتە دەست خەڵک تەمەنی دەسەڵاتدارەکان کورتترە بێتەوە بەڕاستی بە درخانەکانی ژەمەیان کردووە پێیان وا بۆ ئەگەر زانیاری بکرێتە بەردەستی خەڵک ئەوە خەڵک زانابن کە زانابوون ناچنە ژێرباری ئەو بڕیارانەی کە خۆیان ئەبن بە کەرەستە و چەک و ئامڕازی قوربانیدانەکەوە دەستکەوتەکەی دوجارە بێ بەوانەی کە شەڕەکەیان پێەکەن و پێیان وا بۆ ئەگەر خەڵک زانابێ لە هەژاری و لە نەخۆشی و لە دەردوبدای و لە دواکەوتن ڕزگاریە بێ و پێیان وا بە کە خەڵک زانابێ کورد پندێکی جوانی هەیە ئەڵێ دوژمنەکەش زانابێ باشترە لەوەی نەزان بێت چکە توانی گفتوگوی لەگەڵا بکەی ئەوان پێیان وا بۆ ئەگەر کورد زانابێ گیانی دووبەرەکیش نامێنێ ئێمە تێگەین وەکو میلەتێک بەرامبەرەکەمان چییە بێت بۆچی جیاوازە لەگەڵ ئێمەیە ئەگەر بە جیاوازگیری کردەوە کێشەیە ئەسڵەن یان کێشە نییە ئەم مێژویان بەم سەرەتایە دەست پێ کرد طبعا لای بەڕێستان ئاشکرایە سیوێک ژمارەی دەرچووە ئەم سیوێک ژمارەیە لەگەڵەوەی لە سەر لاپەڕی سەرە و لە فلاگەکەیانە نووسیوانە 2000 دانەیان ناردۆتە کوردستان طبعا ئەمە زیاتر بۆ هاندانی خەڵک بە بڕای من چکە زۆر زەحمەت بووە چاپخانە لەو کاتەیە 2000 تیراژ دەربکاوە لە قاهیرەوە کە لە 5 شوێن دەرچووە بە ئاوارەیی و نەهامەتی دەرچووە جیا لە هەر میلەتەکانی میلەتێکی تر
بگاتە خەڵک وە خەڵک لێرە بیخوێنێتەوە و پۆستیان بۆ بکە و بینێرێتەوە کە وەسایلی ئیتیصال نەبووە ڕات و چۆن نەبووە ئامڕازی گواستنەوە نەبوون زەحمەت بوون بەڵام توانیویانە دۆکۆمنتێ بخەنە بەردەستی ئێمە کە ئێمە ئێستا لێ کۆڵینەوە بۆمان دەرەکەوێت کە بارودۆخەکان چۆنن ئەمان هەوڵیان ناوە خۆیان بگونجێنن لە پێنجمارەی یەکەمە بە تایبەتی لەو قۆناغی کە لە عەبدوڕەحمان بەگی میرداد مدحەت بەدەخەن دەریەکە خۆی لەگەڵ دەوڵەتی عوسمانیە بگونجێنێ بۆ ئەوەی حەقی کورد سێنێ بۆی کورد بناسێ بۆ ئەوەی کورد لەوە زیاتر نەچەوسێنێتەوە دیارە ئەمە شکستیە ناوە بۆیە ژمارەکانی دوایان پێنج ژمارەیە تومترن قسە لەسەر دەوڵەتی عوسمانیەکەن ڕەخنەی لێگرن باسییانەکەن کە چۆن بوون بە سەبەبی دواکەوتویی وە شایەتێکی ڕاستە ئەیەن لەم سلێمانیە چەند ساڵ بەدەست ئەوانەوە بووە لەم شارەیە غەیری دەبووەکە و غەیری بەردەرکی سەرا یەک معلەمیان بۆ سلێمانی بەجێنێشتووە تەنانەت منارەی مزگەوتێکیان بۆ سلێمانی بەجێنێشتووە دەوڵەتی عوسمانی دەبووەکە جێی مەشجەبی سیلاحی سوپا بووە و سەراش شوێنی ئیستیبدادەوە بۆ بەداخەوە ئێمە لە جیاتی پەیکەر بۆ عەولەسیس بکەین و بۆ برای مەحمەد و بۆ بێکەس بکەین چوین شوێنی ئیستیبدادەکەمان تەعمیر کردوێتەوە لە جیاتی ئەو شوێنی ئێمە لێ کوژراوە نۆژەنیەکەینەوە تازەیەکەینەوە نەگەو خەڵکەی کە لەویا بەگشت ئەو دام و دەستگای ئەم نەسوورەکەی ئەو کاتە بووە بەڕاستی خەڵک ڕاپەڕیوەڵی بەڵام ئیتر مێنتاڵەتی سەرکردە و سیاسیەکانی ئێمە بەڕاستی زۆر لە دواوەیە چونکە مێژووەک و خۆی ناخوێننەوە مێژووەک و حەکایە دەخوێننەوە قەت سوودی لێ نابینن بۆیان نەخوێننەوە کۆ لە لەیلەوە لەیلە بۆی خەویان لێ بکەوێ سوودیان لێ نەبینیوە گینابوو شکست و گلانێک بمان باتە خۆناغێکی باشتر بمان کا بە سوارێکی چاکتر بەڕام سوارەکانمان لە ئیمڕۆیە لە هەموو ڕۆژە زیاتر گلاون تا ئێستا فێر نەبوون سوار بن دوای ئەوان بەڕێزانە لە پێنج وڵاتی شاری دنیا و وڵاتی جیاجیا ڕۆژنامەکان دەرەکەن و بە زمانی کوردی دەریەکەن زمانی کوردی بۆ یەکەم جار وەکو دکتۆر کەمال فواد دەفەرمێ بۆ یەکەم جار کورد بە پەخشان شتەنووسێ باسی هەواڵەکە باسی خۆیەکە بە پەخشان پێشەوە باسی ئەواکرێت کە ئێمە مەولونامەی شێخ حوسێنی قازی ئەوانەمان هەبووە بەڵام ئەمە شتێکی جیاتر مەراسیمی دینی و سروتی دینی بوون خەڵک باسی ڕۆژگارەکەی خۆی بەنووسا و بە پەخشان بکە چونکە ئەوان پێیان وایە شعر لە عەقڵ لە عاتیفەوە نزیکە و پەخشان لە عەقڵەوە نزیکە بۆیە پەخشان نەسر باشتر ئینسان ئەتوانێت وەکو ئەوەی بیرەکاتەوە بنووسێت چونکە پێویستی بە کێش و سەروا و تەمەن ئێوەزان نەسی مەزجوعوانەژێ ئێمە بەسمان لەو زمانی ڕۆژنامەگەریەیە پەخشانی ڕۆژنامەگەریەیە کە سەجعی تیانیە کە میتافۆری تیانیە کە خوازەی تیانیە کە بەدیعی تیانیە کە بەیانی تیانیە ئینسان چۆن بیرەکاتەوە ئەینووسێ بۆی ئەوانی تر فکری خۆی بخاتە سەر کاغەز بۆی ئەوانی تر لی تێ بگەن ئەو مێژووە بەو سەروەریانە دەستی پێ کردووە هەموو کورد ئەو مێژوە بەهی خۆی زانێ بەڵام یەک کەناڵ نییە لە ئەمڕۆیە کورد هەموو کورد بەهی خۆی زانێ کام کەناڵەی ئەڵێ من یەکەمم دووهەمم سێهەمم کامیان ئەڵێ من زووتر کردومە من لە شاغ وام کردووە لە شار وام کردووە کامیان لە فەندی تایبەتیەکە لە گشتیەکە ئیمڕۆ کەناڵێک نییە ئەگەر من ڕاپرسیەک لەم ژوورە شاکەم کە زۆربەی بیرکردنەوەی لەیەکەوە نزیکە تاکە کەناڵە بەهی هەموو کوردستان بزانێ نەگی هەموو کورد بەڵام بەڕاستی کوردستانی بەدرخانیەکان هەر هەمومان بەهی خۆمان ێزانین بۆ چونکە ئەم ڕەنگدانەوە ئایدۆلۆجییتیانە کە ئیستا هەمانە ئەم ڕەنگدانەوە بەرژەوەندی و پەرێزپارێزی و پاوانخوازیتیانە کە ئیستا هەمانە ئەم جۆرە لە تەسکبینیتیانە کە ئیستا هەمانە ئەوان فراوان بیریان کردوێتەوە دوو کەس بوون مخاتەبەی عەقڵی هەموو ئینسانی کوردیان کردووە و لە ڕێشێوە لێتان ناشارمەوە مخاتەبەی عەقڵی ئەوروپایان کردووە چونکە یەکێک لە ئەمڕازەکانی تەمەدونی تازە بریتی بۆ لە پیشەسازی شاری تازە بۆ پێناسەکراوە کە بێ لەو شارەیە پیشەسازیە بێ لەو شارەیە بێ میدیا هەبێ لەو شارەیە بێ بازرگانی هەبێ ئەمانەی ویستیان ئەم کۆڵەکەی بەرنە پێشەوە پێم وایە هەنگاوێکی گەورەیان ناوە بۆ ئەم ڕۆژێ ماتوانین سوودی گەورەیان لێ ببینین من نامێ بەڕاستی لەوە زیاتر سەریە و بێشێنم چکە بەڕاستی ئەوەی بە من وترابوو ئێمە باس لە ڕۆژی میدیا بکەین لە ئیستایە چکە بەڕاستی وەکو وتمە قسەکردن لە مێژوو بەس نییە بۆی ئێمە قۆناغێ بچینە پێشەوە بەڵام دەربارەیەوەی کە کاکەم فەرمووی من باسێ لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی بکەم لەو چاوگەوە دەستی پێ کردووە تەنیا تکاو پێشنیازێکم بۆی بەڕێز ئەوەیە کە ڕێز لە خەڵکەنێن زۆر سەروەریکی گەورەیە و بەتایبەتی کە لەم ڕۆژەیە بە ناوی ڕۆژنامەی کوردستان و بە ناوی دەوڵەت و نیشتیمانی کوردستانەوە ئەو خەڵاتە لەو بەڕێزانانیان کە شایستەی زۆر لەوە زیاترن هەوڵ بایتر ئەو گیانی دووبەرەکی ئەوان باسیەکە نەیەڵین تەنەوع دروستکەن ئەگەر هەریکی جای ئیسلامی نەبێ با ئەگەر ئیسلامیش بوو تەنیا گرتو کۆمەڵ و بزوتنەوە و کۆنە نەهزە و نازانم ئەوانە نەبێ
بزوتنەوەی ئیسلامی نەبێ هەوڵ بەنەوەی تر بێنن ئێوە دەستی ئەم تەعاون و برایەتی و نێشتی دووبەرێکیە درێژکەن چکە بەڕاستی میلەتی کورد ئەوەنە لەت بووە ئەوەنە پەرد بووە ئەوەنە کرد بووە بڕواتانە بێ ئینسانێک شعور و لاشعوری خۆی پێکوە ناکرێتەوە هەر یەکێکمان لە ناومان نابووین بە چەند کەسێ نەگیترەوە میلەتەکە و دەوڵەتەکە و حکومەتەکەمان من تەمەنای سەرکەوتن بۆ موتان ئەخوازم و سپاسی و بەڕێزانەکەم و تۆڕی میدیایی پەیامەکەم کە هیوادارم بەو پەیامداریە بمێنێتەوە بە پەیامی کوردستانیش بکە و دیدێکی نیشتیمانیانە و کوردستانیانەی بۆ ئینسانی کورد دەبێ پێتان وان نەبێت کە ئیستا کەناڵ زۆرە خەڵک زانیاری ڕاستی زۆر لە بەدەستایە نەخێر ئەگەر ئەو ساتەنیا فاسق نەبەئی هێنابێ ئیستا وتم فاجری هێنێ ئیستا فاسقی هێنێ ئیستا فاسدەی هێنێ کارە ساتەکە زۆر گەورەترە و میدیاکاران لە ئەمڕۆ پێیانەوترێ ئەو دامەزراوەیی کە ئاسایشی کۆمەڵایەتیە پارێزن ئەگەر دەوڵەت بەرپرسیار بێ لە ئاسایشی سیاسی و گشتی میدیاکاران یەکێکن لەو دامەزراوانەی ئاسایشی کۆمەڵایەتیە پارێزن کە سەرچاوە و ماچی هەموو ئاسایش و ئابووری دنیاە تەمەناکەم پەیام بەو پەیامداری خۆی ڕۆڵێکی گەورە لە پاراستنی ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی ئینسانی کورد و ئارامی دەرونی ئینسانی کووردا ببینێ زانیاری ڕاست بە بوێرانە بێلایەنانە بێلایەنە منەوە ناڵم تۆ کۆمەڵی ئیسلامی ببە بێلایەنی لە ڕووداو ڕووداوەکە چۆن بوای بژێڕەرەوە یان وەکو ئینگلیزیڵێ مەیژێڕەرەوە یا گەروتێ بەڕاستی بیڵێ خۆشمانەڵێن فەلیەقول خەیرەن ئەو لیوسموت کەوانیش لێمەیان وەرگرتووە لەبەرەوە من دوجار سپاسی هەمووتانەکەم و لێرەوە پیرۆزبایی لە هەموو ئازیزانەکەم کە خەڵاتەگرێن خەڵاتکردنی هەرێکی چیەوەی بەڕێز کەمترە لەو شایستەیی کە ئێوە لە ڕۆژگارێکی سەخت و نەهامەتیە پێشکەشتان کردووە وەکو بەدەرخانیەکان شتێکتان کردووە کە ئیستا بتوان بگەڕێنەوە سەری نووسین زۆر گرنگە تەمەناکەم ئەوانەی توانایەکیانەیە فکرێکیانەیە قسەیەکیانەیە ڕخنەیەکیانەیە بیرکردنەوە بۆ چوونێکی وەڵێستێکیانەیە بیخەنە سەر پەڕەی کاغەزێک بیخەنە ناو واڵ و دیواری فەیسبووکەکەیان ئەمە زۆر گرنگە ئەوانەی نائەکەن زۆر بن زۆر گرنگە ئێمە ئەڵێن قسە هیچ ناکە قسە کاری زۆرەکە بەتایبەتی ئەگەر قسەکەرەکان ڕاستگۆ بوون واگەرەوەی جێڕایانەوە ڕاست بوون واگەر ژماری قسەکەرەکان لەسەر ڕاستی زۆر بوون من دڵنیاتانەکەمەوە زۆر بە خێرایی ئێمە توانین کۆمەلگاکەمان و سیستەمی سیاسی وڵاتەکەمان و بنیاتی کۆمەڵایەتی و پێکاتی کۆمەڵایەتی و فەرەنگی و ئابووری وڵاتەکەمان باشتر و خێراتر بەرینە پێشەوە و بگۆڕین شاد و سەربەرز و سەرفراز بوو زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەباڵ ئەبووبەکر بۆ بابەتی کە لەبارەی مێژوو و ڕەوتی ڕۆژنامەگەری کوردیەوە پێشکەشی کردین زۆر سپاس لە دیدارەکەمان بەردەوامە بین لە 1990 ساڵ یادی ڕۆژنامەگەری کوردی بەڕێز شوان هەورامی بابەتێک لەسەر مێژوو ڕەوتی ڕۆژنامەگەری ئیسلامی بە چوارچێوەی ڕەوتی ڕۆژنامەگەری کوردیە پێشکەشەکات بانفەرمێ بەناوی تەواو فەرموو قسە بکە بەناوی خوای بەخشندە و میهرەبان کاری میدیایی بە گشتی و ڕۆژنامەوانی بە تایبەتی زادەی خواستی ڕەوای بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانن لە پێناوی هۆشیاری نیشتیمانی و ئازادی و گەیشتن بە مافی چارەنووس و گەیاندنی ئەو خواستانە بەڕای گشتی ناوکۆ و دەرەوە ڕۆژنامەوانی کوردی هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە تا کۆماری کوردستانیش بە گشتی زادەی ڕەسەنایەتی مێژوویی و کەلەپوری کوردی و گرێدانیەتی لەگەڵ خەباتی گەلانی ناوچەکە لە چوارچێوەی شارستانیەتی ئیسلامیدا هەر بۆیە لەگەڵ ڕووماڵی ڕووداوەکان و هۆشیارکردنەوەی کاک و کۆمەڵی خوێندەواری کوردستانیدا هاوخەبات بووە لەگەڵ گەلانی ستەملێکراوی هاوشێوەی بۆ ڕزگاری نیشتیمانی بەڵام لەو کاتەوە کە هەندێ دەستەبژێری ڕۆشنبیری کورد لە ژێر کاریگەری بیردۆزە و تەوژمە سیاسیەکان و دابەشبوونی جیهان بەسەر دوو بلۆکدا زیاتر بەلای چەپ و بلۆکی خۆرهەڵات داشکانەوە و بەڕاشکاوی خەباتی چینایەتیان کردە پرۆگرامی شۆڕش و خەبات خۆیان دابڕی لە ڕەسانایەتی بیرروباوەڕی جەماوەری کوردستان کە ئەوەش وای کرد دابڕانێک لەگەڵ ڕابردووی ئەو خەباتەدا دروست ببێت هەر بۆیە
زانایان و نووسەران و ڕووناکبیرانی دینداری گەلەکەشمان پەلکێش کران بۆ زەقکردنەوەی بەها و بنەماڕەسەنەکان کە هەمیشە مەشخەڵی خەبات و زیندویی و قوربانیدان بوون. ئەمەش گەیشتە دامەزراندنی ڕێکخستن و پارتی سیاسی و دوجاریش لەدایکبوونی میدیای ئیسلامی کوردستان. ئەوەی لە سەرەتاوە تا ئەمڕۆی میدیای ئیسلامی کوردستان ورد ببێتەوە زۆر ڕاستی و بنەمای ڕەسەنی بۆ ڕوون دەبێتەوە. لەوانە یەکەم ستراتیژی تێکۆشان ڕوون دەردەکەوێت کە خەباتە لە دژی ستەمکاری و داگیرکاری بە پاشخانی ڕەسەنی مێژوویی گەلەکەمان و ڕێگەنەدان بە ونکردنیان بە هەر پاساوێک و ئاگاداربوون لە هاوکێشە ناوچێیی و جیهانیەکان. دووەم هەوڵدانی بەردەوام وەکو ستراتیژی خەبات بۆ یەکڕیزی گشت هێز و لایەنە سیاسیەکان و خۆپاراستن لە خاڵە جیاوازەکان و کارکردن لە چوارچێوەی خەباتی هاوبەشدا. سێیەم کارکردن لە پێناوی ئەوەدا کە میدیامان تەنیا قسەکردن بۆ خۆمان نەبێت بەڵکو گەلانی دنیاش لە خەباتەکەمان تێبگەێنین کە پێم وایە میدیای ئیسلامی بۆ گەیاندنی ئەو پەیامە بە ئەندازەیەک کاریگەر بوو گەیشتە ئەوەی جەنابی مامجەلال بە ڕاشکاوی پەسنی بکات. ئەو دەنگە بە ئەندازەیەکیش سازگار و ڕاستگۆ بوو وای کرد لە بەڕێز سەلاح شادی جێگیری ڕێبەری ئیخوان موسلیمین لە میسر لە تەموزی 1988دا لە گۆڤاری لیواء الئیسلامدا وتارێک بە ناونیشانی قبل ئەن تەجف دیماء حەلەبچە بنووسێت کە باسی ژەهربارانی هەڵەبجە و هێرشەکانی ئەنفال دەکات. ئەمە لە کاتێکدا بوو کە ڕژێمی حوسنی مبارەک بە گورز و گۆپاڵەوە لە پشتی ڕژێمی سەدامەوە ڕاوەستا بوو. چوارەم ڕۆژنامەوانی ئیسلامی خەباتی ڕەوای گەلەکەمان بۆ مافی چارەنووسی گرێداوە بە خەباتی گەلانی ستەملێکراوی جیهانی ئیسلامیەوە. لەوانەیە بۆ توێژەری ئەو بوارە سەرنجڕاکێش بێت لە ژمارە سەرەتاکانی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامیدا چەندین وتارمان لەسەر ستەملێکراوی مسلمانانی بۆرما و تورکستانی خۆرهەڵات و ئاسیای ناوەڕاست و یۆگۆسلافیا و ئەلبانیا بڵاو کردوتەوە. پێنجەم هەر لە سەرەتاوە بڕوامان وابووە کە میدیا بە شێوازە جۆرا و جۆرەکانیەوە نووسرا و بینرا و بیسترا و ئێستاش ئەلیکترۆنی پێویستە بۆ هەمووان و لە خزمەتی هەموواندا بێت. ڕاستە دەستگایەکی ڕاگەیاندن دەستگای پارتێکی ئیسلامی کوردستانە، بەڵام ئەم پارتە ژمارەیەکی تایبەت لە ئەندام و لایەنگری هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژە سیاسیەکەی، بەڵام ئەو دەستگایەی هەموو چین و توێژەکانی کوردەواری متابعی دەکەن. بۆیە میدیای پابند و پەیامدار بە ئەجێندا نیشتیمانیەکانەوە پێویستە بۆ هەمووان بێت و سەکۆ و منبەری گشت چین و توێژەکان بێت کە من لێرەدا زۆر بە پێویستی دەزانم سوپاسی بەڕێوەبەری گشتی و ستافی بەڕێوەبردننی کەناڵی ئاسمانی پەیام بکەم وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامیەکان بوونە پێشەنگ و کەناڵەکان کردە کەناڵێک بۆ هەمووان و بە پێچەوانەی ئەوانەی کە میدیای ئیسلامی بەداخرا و وێنادەکەن ئەمان توانیان ببنە کەناڵی ڕاو ڕای بەرانبەر کە هیواخوازم بە هیچ پاساوێک لەو سیاسەتە پاشەکشە نەکەن بەڵکو زۆر بەرفراوانتر پەرەی پێ بدەن. شەشەم مەخابن گەلی کوردستان سەرڕای 26 ساڵ دەسەڵات بەڵام نەیتوانیوە ببێتە خاوەنی میدیایەکی نیشتیمانی. زیاتر ڕووماڵەکان بە ئاراستەی تەسکی حیزبایەتی و زۆر جاریش بە ئاراستەی هەڵەی بەرژەوەندی نیشتیمانی ڕووماڵ دەکەن. تا ئەوەندەی بەندە ئاگادار بم میدیای ئیسلامی هەمیشە هەوڵی داوە لەو چوارچێوەیەدا ڕووماڵی ڕووداوەکان بکات، واتە بە چاک بڵێت چاک و بە خراپیش بڵێت خراپ. بۆ ڕووماڵەکانیش سەنگەربەندیەکان تووشی توندڕەوی و کەچڕەوی نەکەن کە ئەم هەڵوێستە لە هەرێمی کوردستاندا زۆر قورسە و هیواخوازم ڕۆژنامەنووسە ئازیزەکانمان لەسەر ئەم ئاراستەیە بەردەوام بن و دەستگاکانیش زۆر بە وردی جێبەجێ بکەن. حەوتەم هەر لە سەرەتای لەدایکبوونی میدیای ئیسلامیەوە هەوڵی جددی دراوە کە گشتگیرانە مامەڵە لەگەڵ ڕووماڵەکاندا بکرێت. بۆ نمونە هەواڵ و پرسە کوردستانیەکان و بابەتە مێژوویی و فکریەکان و تەنانەت و هونەر و شیعر و ئەدەبیش پشتگوێ نەخرێن. خاڵی تر زۆرن کە ئاماژەیان پێ بدەین، بەڵام لەبەر سنوورداری کاتەکە و نەبوونی مەودا
دەکرێت توێژەران لە داهاتوودا بەو ئەرکە زانستیە هەڵسن. لێرەدا بە پێویستی دەزانم وەکو بیرخستنەوەیەک خوشکان و برایانی ڕۆژنامەنووسی کوردستان ئاگادار بکەمەوە کە ناوچەکە بە گشتی و کوردستان بە تایبەتی لە قۆناغێکی هەستیاردا دەژی، بۆیە ڕووماڵی ڕووداوەکان و گەیاندنی زانیاری ڕاستگۆیانە و دوورکەوتنەوە لە چاواشەکاری میدیایی کە سەنگەربەندی ناوچەکە و ناوخۆی کوردستان دروستی کردووە زیانێکی گەورە بە بەرژەوەندیەکانی گەلی کوردستان دەگەیەنێت. بە تایبەتی هەندێک جار ڕووماڵەکان بە ئاراستەی چاندنی ڕق و چینە و هەڵگیرساندنی ئاگری شەڕ و ناکۆچین دەبێ ئەزمموی تاڵی ڕابردوو باش بخوێنینەوە کە بۆ گەیشتن بە مافەکانمان دەیان ساڵ گفتوگۆی کەم بەرهەم باشترە لە یەک سەعاتی شەڕ کە دیارە مێژوش ئەوەی سەلماندووە زۆر جار شەڕەکان بە ئەجێندای بێگانە بەڕێوە دەچن و لە ئەنجامیشدا کورد جگە ماڵوێرانی چیتری دەست نەکەوتووە. دەبێت چاک لەو مانایە تێ بگەین. گشت سیاسەتمەدارانی جیهانی سەرمایەداری کاتێ باسی خەباتی گەلی ئێمە دەکەن دژی تیرۆریستان پێشمەرگەکانمان بە قارەمان پێناسە دەکەن. تەنانەت تا ئاستی دەرکردنی فیلمی سینەماییش هەنگاو هەڵدەگرن. تەنانەت سیاسەتمەدارانیشمان تا ئاستی مەستکردن دڵخۆش دەکەن بەوەی کە کورد لە بری هەموو جیهان شەڕ دەکات. بەڵام لە کاتی باسکردنی مافی چارەنووسدا کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان مافێکی ڕەوای گەلانی بچووکیشە چ بگاتە گەلێکی زیاتر لە 40 ملیۆن مرۆڤ. ئەوان لەو بابەتە سیاسیەدا کێشەکەمان بچووک دەکەنەوە و بە کێشەیەکی ناوخۆیی ناوی دەبن کە لە چوارچێوەی دیالۆگ لەگەڵ ناوەندا چارەسەر بکرێت کە لە دوای ڕێکەوتنامەی شومی سایکس-پیکۆوە تا ئەمڕۆ ئەو دیالۆگە نەیگەیاندووینەتە ئەنجام. کەواتە دەبێ بزانین بە پێی پێوەرەکانی جیهانی کاپیتالیستی سەنگ و قورسایی ئێمە لە ترازووی ئەواندا چەندە و بەو سابوون لە ژێر پێدانە خۆمان تووشی هەڵخلیسکان و هەڵدێر نەکەین. ئەمەش بەو مانایە نییە کە ئێمە خەباتی دیبلۆماسی و سیاسی فرامۆش بکەین، بەڵکو بەو مانایەیە دەبێ ئێمە باش خوێندنەوە بۆ پێگەی جیۆپۆلۆتیکی خۆمان بکەین و بزانین قورسایی کوردستان و وڵاتانی ناوچەکە لە ترازووی بەرژەوەندی سەرمایەدارانیاندا چەندە و لەو چوارچێوەیەشدا بە دەنجێکی یەکگرتووی نیشتیمانیەوە خەباتمان درێژە پێ بدەین. هەرگیز ڕێگە نەدەین خەباتی ئێمە ببێتە کارت بەدەستی هێزە ناوچەی و جیهانیەکانەوە، چونکە گرەوکردن لەسەر قەیرانە کاتیە ناوچەی و جیهانیەکان زیانی کەمەرشکێنی مێژووی بە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان گەیاندووە. جا بۆیە لەم قۆناغە سەخت و هەستیارە نیشتیمانیەدا میدیا ئەرکێکی زۆر قورسی دەکەوێتە ئەستۆ و نابێت لە ڕووماڵەکانیدا گەلەکەی خۆی بە قازانجی ئەجێندا حیزبیە تەسک و کەم نەفەسەکان چەواشە بکات و ڕێگی ڕەوان و سەرابیان بە نرخی بەفراوی کوێستان نیشان بدات. لە کۆتاییدا پیرۆز بێت یادی 119 ساڵەی ڕۆژنامەوانی کوردی و سڵاو بۆ ئەو ڕۆژنامەوانە ئازا و دلێرانەی کە لە پێناوی گەیاندنی ڕاستیەکاندا گیانی خۆیان کردە قوربانی. ڕیسوا بن ئەوانەی کە هەمیشە هەوڵ دەدەن تاوان و گەندەڵیەکانیان لە گەلەکەیان بشارنەوە و لەو پێناوەشدا سڵ ناکەنەوە لە ڕژاندنی خوێنی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی هاوپیشەمان. زۆر سپاستانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز شوان هەورامی سەر و ڕۆژنامەنووس بۆ بابەتەکەی. ئێستاش ئەم بەڕێزانە تەشریف بنە سەر مێزەکانیان ئێمە بەڕگەیەکی دیکەی دیدارەکەمان دەست پێکەین. فەرموون. سپاس. دەست پێکەین. ئامادەبوانی بەڕێز و خۆشەوی لە بڕگەیەکی تری دیدارەکەماندا ئێمە لە
خەڵاتی کوردستان بۆ ڕێزنان لە ڕۆژنامەنووسان بۆ یەکەمین دیداری ساڵیادی 119 ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی 9 ڕۆژنامەنووسی نێو خەباتی ڕۆژنامەوانی و چەکداری گەلی کوردستان واتە تا ساڵەکانی 1991 9 ڕۆژنامەنووسمان دیاری کردووە. لێرە خەڵاتی کوردستان بۆ ڕۆژنامەنووسانیان پێدەبەخشرێت کە پێک دێن لەمانەی خوارەوە ناوەکانیان دەخوێنینەوە، دواتر یەکەیە کە بانجانەکەین و پشتێک لە ژیانی کاری ڕۆژنامەنووسی ئەوان نەخوێنینەوە و لێرە خەڵاتیان پێشکەشەکرێت. ئەو بەڕێزانەی کە دیاری کراون لێرە لەم دیدارەدا یەکەمین دیداری خەڵاتی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان کە خەڵاتیان پێدەبەخشرێت پێک دێن لەم بەڕێزانە: بەڕێز شوان هەورامی، بەڕێز نەجمەدین شێخ سدیق، بەڕێز عەبدولباسط عەبدوڕەحمان، بەڕێز کامەران ئەشرەف، بەڕێز سادق حەمەغەریب، بەڕێز عیزەدین محەممەد ناسراو بە حاجی ڕزگار، بەڕێز حەمزە ئەحمەد، بەڕێز دکتۆر عوسمان عەلی، بەڕێز زیاد سابر. یەکێکە ئەو بەڕێزانە خوێنینەوە بە تەشریف بهێنە ئەم بەردەمە. بەڕێز شوان هەورامی. شوان هەورامی ساڵی 1967 لەدایک بووە. سەرەتای کاری نووسینی بە شیعر دەستی پێکردووە و لە ساڵی 1985 یەکەمین دیوانی شیعری بە ناوی سۆراغی ژیان لە چاپداوە. هەر لە سەرەتای ساڵانی ئەشتاکانەوە پەیوەندی کردو بە کاری ئیسلامیەوە. لە ساڵی 1970دا پەیوەندی کردو بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە. لەو ساڵەوە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن بووە تا ڕاپەڕینی ساڵی 1991. لە 12 نیسانی ساڵی 1992دا یەکەمین ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی دەرکردووە و تا ژمارە 43 سەرنووسەری ئەو ڕۆژنامەیە بووە. لە ساڵانی 1994 ساڵی 1995 سەرنووسەری ڕادیۆی دەنگی ئیسلام بووە و لەو ماوەیەدا زیاتر لە 530 وتاری نووسیوە. ساڵی 1995 سەرنووسەری گۆڤاری پەیڕەو بووە. ئەمە و چەندین پۆستی لە میدیای ئیسلامیدا وەرگرتووە. با بەڕێز کاک عەبدولستار مەجید بفەرمێت بۆ ڕێزلێنان. فەرموون کاک عەبدولستار وەرنێرە. خير بن عليك السلام. خير بن تشاو كان فرمون. بۆی ماندوو نەبن ئێستا دانیشن دوای تەشریف هێننەوە و وێنەیەکی یادگاریەگری. ئێستا فەرموون دانیشن. بەڕێز نەجمەدین شێخ سدیق با تەشریف بفەرمێ. بەڕێز نەجمەدین شێخ سدیق سەرگەشی لەدایک بووی ناوچەی هەورامان، دەرچووی کۆلێژی ئەندازیاری زانکۆی بەغدا ساڵی 1986 دەستی کردووە بە کاری ڕاگەیاندنی ناوەندی و لە مەکتەبی ڕاگەیاندنی ناوەندی بزوتنەوەی ئیسلامی لە ساڵی 1987 بەشداری لە شەڕەکانی سنگەری قەرەداف و کەرکووک و هەڵەبجە کردووە. بەڕێزیان بۆ ماوەی 6 ساڵی یەک لە دوای یەک پێشنگای شەهیدانی لە هەموو ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات و زۆرێک لە وڵاتانی ئەوروپا کردوتەوە. با بەڕێز کاک محەممەد حەکیم بفەرمێت بۆ ڕێزلێنانی.
كابون تأكيد كانوا زۆر سپاس بۆ کاک محەممەد. بەڕێز کاک عەبدولباسط عەبدوڕەحمان بفەرمێت بۆ ئێرە. بەڕێز کاک عەبدولباسط لە ساڵی 1961 لە گردی عەزەبانی سەر بە هەولێر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە هەولێر تەواو کردووە. لە شاری مووسڵ و لە پەیمانگای تەکنۆلۆژیایی تەواو کردووە و ساڵی 1970 بۆ 82 بڕوانامەی وەرگرتووە. ساڵی 82 بۆ 83 چۆتە دەرەوەی وڵات. دوای چوونی لە ناوچە ئازادکراوەکانی کوردستان پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە کردووە. پاشان بزوتنەوەی ئیسلامی و دواتریش پەیوەندی بە پەیوەندی ئیسلامیەوە کردووە. پاشان بزوتنەوەی ئیسلامی و دواتریش کۆمەڵی ئیسلامی کوردستان. ناوبراوەندامی ڕاگەیاندنی ناوەندی بزوتنەوە بووە هەر لەگەڵ پەیوەندیکردنی بە بزوتنەوە. دواتر لە ساڵی 1970 مەکتەبی سیاسی بە جێگری ڕاگەیاندنی ناوەندی هەڵیان بژاردووە و لەم پۆستەیە خزمەتێکی زۆری کردووە تا ساڵانی 1992-93. ئەو کارانەی کە بەڕێزیان لە ڕاگەاندن ئەنجامی داوا نووسینی سەروتار وتار بابەتی هەمەچەشن خۆشنووسی و ئەدەبیاتی بزوتنەوە لە ڕۆژنامە و نامیلکە و گۆڤارەکان و تەعمینکردنیان، دروستکردنی جۆرەها پۆست بۆ بەشداری زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی، کردنەوەی چەندین پێشنگا لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستانی عێراق و پاکستان و چەند وڵاتێکی دەرەوە. با بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر بفەرمێت بۆ ڕێزلێنانی. زۆر سپاس بۆ کاک دکتۆر هەڤاڵ. بەڕێز کامەران ئەشرەف قارەمانی با بفەرمێت بۆ ئێرە. کامەران ئەشرەف قارەمانی لەدایکبووی ساڵی 1969 گوندی قارەمان لە ناوچەی قەرەداغ. ساڵی 1986 پەیوەندی کردووە بە ڕێخستنەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە. ساڵی 1988 لە قەرەداغ بەرپرسی ڕاگەیاندنی هێزی فاروق بووە. ساڵی 1988 شوێتە ئێران و لەوێ ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی ناوەندی و بەرپرسی بەشی چاپ و بڵاوکردنەوە بووە. با بەڕێز تۆفیق کەریم بفەرمێت بۆ ڕێزلێنانی. زۆر سپاس بۆ بەڕێز تۆفیق کەریم، مامۆستا تۆفیق کەریم بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. بەڕێز کاک سادق حەمەغەریبمان هەیە، دکتۆر سادق حەمەغەریب کە ئێستا جەنابیان تەشریفیان لە هەولێرە و بەهۆی بۆنەیەکی هەمان بۆنەوە لە 1970مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە زانکۆی سەلاحەدین نەیانتوانی لێرە ئامادە بن. ژیاننامەکەی خوێنینەوە و
پاشان قمریەخانی هاوسەری لێرە خەڵاتەکەی لە بریێوان وەرەگرت. ژیاننامەی سادق حەمغەریب حەمەد ساڵح ناسراو بە ئوسامە سەرگەتی، یەکێکە لە دامەزرێنەرانی ڕاگەاندنی ئیسلامی لە کوردستان. لە ساڵی 1968 لە بناری هەورامان لەدایک بووە. لە سەرەتای هەشتاکانەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. ساڵی 1970 بووە بە ئەندامی مەکتەبی ڕاگەیاندن لە بزوتنەوەی ئیسلامی. لە ڕاپەڕیندا ڕۆڵی سەرەکی هەبووە لە ڕووماڵی ڕاپەڕین و ئازادکردنی کوردستان. لە ڕۆژهەڵات و باشووردا ڕۆڵی زۆری هەبووە لە کردنەوەی پێشنگای تایبەت بە یادی هەڵەبجا ساڵانی 1970. دامەزرێنەر و بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی سلێمانی یەکبوونی ئیسلامی و دواتریش کۆمەڵی ئیسلامی بووە. ناوبراو یەکێکە لە دامەزرێنەرانی ڕاگەاندنی ئیسلامی و خاوەنی بڕوانامەی بەکالیۆرۆسە لە کیمیای ئەندامی زانکۆی تەبرێز. ئێستا بڕوانامەی دکتۆرایی لە ڕاگەاندن هەیە و مامۆستای زانکۆی سەلاحەدینە. با قمریەخان بفەرمێت بە وەرگرتنی خەڵاتەکەیان و بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکە. بەڕێز کاک فاروق عەلی بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. دیارە کاک دکتۆر سەباح لێرە نییە. هەر ئەوە زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان. بەڕێز زیاد سابر با بفەرمێت بۆ ئێرە. زیاد سابر قادر نازناوی جیهاد عەبدوڕەحمان لەدایکبووی ساڵی 1964 لە بەغداد، دانیشتووی هەولێر و سلێمانی، ئاستی خوێندن شەشی ئامادەیی. ساڵی 1985 پەیوەندی بە ڕیزەکانی پەیوەندی ئیسلامی کوردستانەوە کردووە و دواتریش بزوتنەوەی ئیسلامی. لە بەشی ڕاگەیاندن تا ساڵی 1991 کاری کردووە لە دەرکردنی نامیلکە و بڵاوکراوەکان. ئەو کاتە لە شاخ لێپرسراوی ئەو کاتێ ڕاگەیاندن بووە. کاری هونەری وێرە کێشانی کردووە، دیزاینی کردووە، کاری چاپەمەنیشی کردووە. ئەنجامدانی چەندین پێشەنگا لە هەڵەبجە و شارەکانی ڕانیە و سنە و مەریوان و کۆیە و هەولێر و سلێمانی. با بەڕێز فازڵ قەرەداغی بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. کاک فازڵ. پیرۆستان بێت. سواس کاک فازڵ. با بەڕێز عیزەدین محەممەد حاجی ڕزگار بفەرمێت بۆ ئێرە. عیزەدین محەممەد عومەر ناسراو بە حاجی ڕزگار لە ساڵی 1962 لە هەولێر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە هەولێر تەواو کردووە. ساڵانی 82 تا 83 پەیمانگای تەکنیکی بەشی میکانیکی لە مووسڵ تەواو کردووە. ساڵی 1986 پەیوەندی بە بزوتنەوەی لەشکری قورئانی ئەو کاتەوە کردووە و هەر لەو کاتەوە زیاتر لە بواری ڕاگەیاندن کاری کردووە.
ساڵی 1970 لە بواری ڕاگەیاندن لەسەر کارەساتی شیمیابارانی هەڵەبجە نزیکەی 100 وێنەی فۆتۆگرافی گرتووە کە ئێستاش زۆربەی زۆریان لە ڕاگەیاندنەکانەوە بڵاو دەکرێتەوە. لە دەرکردنی گۆڤارەکانی دەنگی باوەڕ جەماوەر بڵاوکراوەکانی دیکەی ڕاگەیاندنی لەشکری قورئان و بزوتنەوەی ئیسلامی و یەکبوونی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی لە تەلەڤیزیۆن گۆڤار رادیۆ بڵاو کردوتەوە و هەروەها تەعمیمکردنی کتێبەکانی مامۆستا عەلی باپیری لە ئەستۆیا بووە. با بەڕێز حاجی بلال بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. پیرۆستان بێ، زۆر سپاس کاک حاجی. بەڕێز حەمزە ئەحمەد با بفەرمێت بۆ ئێرە. حەمزە ئەحمەد لەدایکبووی ساڵی 1962 لە تەوێڵەی ناوچەی هەورامان، ساڵی 1985 بۆتە پێشمەرگە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و دواتریش بزوتنەوەی ئیسلامی. لە سەرەتای ساڵانی هەشتاکان بە شیعر و نووسینەوە خەریک بووە و لە ڕۆژنامە کوردیەکان بابەتی بڵاو کردوتەوە. دواتر لە دەرەوە واتە لە شاخ بەکاری ڕۆژنامە نووسیەوە خەریک بووە، بە تایبەت لە سەرەتای ڕابوونی ئیسلامی کاری کردووە. لەسەر جەمبوارەکان بە تایبەت ماوەیەک لێپرسراوی ڕاگەیاندنی ڕابطەی ئیسلامی بووە، چەندین گۆڤاری دەرکردووە بە تایبەت گۆڤاری ئاسۆی ئیسلام. با بەڕێز سۆران عومەر بفەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی. پیرۆستان بێت، دەستۆش بۆ کاک سۆران. بەڕێزان، دکتۆر عوسمان عەلی یەکێک بووە لە ڕۆژنامە نووسە دیار و بەرچاوەکانی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستان. جەنابیان ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان و وڵاتیە لە دەرەوەیە. ئینشاءڵڵا لە دەرفەتێکی نزیکە خەڵاتەکەی پێشکەش دەکەین. ئەوەی ماوەتەوە باو بە ڕێزانەی کە خەڵاتیان وەرگرت تەشریف بهێنن بۆ ئێرە وێنەیەکی یادگاری پێکەوە دەگرین. بەڕێزان شوان هەورامی، نەجمەدین شەخ سدیق، عەبدولباسط عەبدوڕەحمان، کامەران ئەشرەف، عیزەدین محەممەد، حەمزە ئەحمەد و زیاد سابر. هەر لێرە بوەستن بە پێوە. بەڵێ ئەکرێت. بڕۆ لەولاوە بوەستە کاک هێمن وێنەمانێ قەی ناکە.